پێمان خۆشە هەمومان کە کەسە پاکەکان دوعای خێرمان بۆ بکەن. یەکێک لەو کەسانەی کە زۆر پاکن سەلامی خۆیان لەسەر بێ مەلائیکەن، ئەو مەلائیکانەی کە عەرشی خوای گەورە هەڵدەگرن و هەڵیان گرتووە، 8 مەلائیکەن سەلامی خۆیان لەسەر بێ، زۆر گەورەن مەگەر خوای گەورە خۆی بزانێت چەندێک گەورەن. حتى پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە ئیزنی داوم باسی یەکێک لەو مەلائیکانە بکەم کە عەرشی خوای گەورەیان هەڵگرتووە، بەس تەنهایی لە نەرمایی گوێچکەیەوە. ئەم نەرمایی کۆتایی نەرمایی گوێچکە هەتا بانشانی ئەم تۆزە هی خۆمان 4-5 پەنجەیە، بەس تەنها ئەو مەسافەیە 700 ساڵ ڕێگایە. ئەمە چییە؟ ئەمە دوعای خێر بۆ تۆ دەکات بەپێی قورئان. ئەم 8 مەلائیکە گەورە سەلامی خۆیان لەسەر بێ و مەلائیکەی تریش بە هەمان شێوە، ئەوانەی کە لە دەوری عەرشن هەمویان دەڵێن ربنا وسعت كل شيء رحمة وعلما فاغفر للذين تابوا واتبعوا سبيلك. دەڵێن خوای گیان تۆ ڕەحمی تۆ هەموو شوێنێکی گرتوتەوە، هەموو جێگایەکی گرتوتەوە، لەو کەسانە خۆش بە خوای گیان کە تۆبەیان کردو گەڕانەوە بۆ لای تۆ لەسەر ڕێگای تۆن، لەسەر ڕێگای حەق دەڕۆن. پێت خۆشە مەلائیکە دوعای خێرت بۆ بکە؟ ئەو مەلائیکە گەورانە کە لە خوای گەورە زۆر نزیکن، زۆر گەورە و بەدەسەڵاتن، دوعای خێرت بۆ ئەکەن، یەک گوناه و تاوانیشیان نییە، دەڵێن خوای لەو کەسە خۆش بە کە تۆبەی کردووە، خوای لێ خۆش بە. پێت خۆشە خوا لێت خۆش بێت؟ پێت خۆشە ئەو مەخلوقە پاکە سەلامی خوایان لەسەر بێت دوعای خێرت بۆ بکەن، بڵێن خوای لە فڵان کەس خۆش بە؟ هەمومان پێمان خۆشە. دەی با بیسەلمێنین، بەکردەوەکانمان بیسەلمێنین، بەردەوام بڵێن خوای گیان لێمان خۆش بە، خوای گیان ئێمە تاوانبارین لێمان خۆش بە، ئەستەغفیر الله، بەردەوام بڵێ. بەڵکو خوای پەروەردگار لە گوناهەکانت خۆش بێ، مەلائیکەکانی خوای پەروەردگاری سەلامی خوای لەسەر بێ دوعای خێرت بۆ بکەن. یا ڕەبی خوای لە تاوانەکانمان خۆش بە، لە تاوانی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە.